میراتگری چییە؟ حکومەکانی میراتگری چییە؟ میرات لێگیرە ئەو کەسەیە، میرات لێگیرە ئەو کەسەیە کە دەمرێت، میراتگر ئەو کەسەیە کە میراتی لێبە، جێماوە ئەوەیە کە ماف و سامانی کەسی میرات لێگیرە و بەجێ ئەمێنێ بۆ میراتگر. ینی کەسەکە ئەکرێت پێش مردنی وەسیەتی کردەبێت، وەسیەتیش یەک لە سەرسەی ماڵەکە ئەتوانێت بکا بە وەسیەت، ئەویش ئەبێ بە شێوازێکی ڕسمی بیکا لە ڕێگەی دایرەی کاتب عەدلەوە، کەسەکە بچێت لە دایرەی کاتب عەدل وەسیەتێ بکا بە یەک لە سەرسەی ماڵەکەی بۆ کەسی بەرامبەر. ئەگەر یەک لە سەرسێ زیاتر بێ ئەبێ میراتگرەکان ڕازی بن لەسەرەوەی کە یەک لە سەرسەی زیاتری باتێ. ئەگەر لە حاڵەتێکە پیاوێک ساحێبی سامان و مڵکێکی زۆر بێ و بە ناوی خۆیەوە بێ، هەموو کەسێک کە ئەمرێت مەفرۆزە بە شێوەیەکی ڕسمی لە ڕێگەی دادگاوە وەفاتنامەی بۆ دەرکرێت. دوای ئەوەی وەفاتنامەی بۆ دەرەکرێت شتێکمان هەیە پێی ئەوترێ قەسامی شەرعی. قەسام شەرعی چێواتە دابەژنامەی ماڵەکەی ئەو کەسە. ئیتر ئەکرێت پیاوەکە بمرێت، ئەکرێت ژنەکە بمرێت. ئەگەر پیاوەکە مرد و سامانێکی زۆری هەبوو، هیچ مەفرۆز نییە کە هەردووکیان پێکەوە بمرن، ئەو کاتە ئەتوانرێت دابەشکرێ، بەڵام بەو شێوازەی کە یاسا دیاری کردووە. ئەگەر لە حاڵەتێکە ژنەکە بمرێت، ماڵ و مڵکەکە بە ناوی ژنەکەەوە بێت، لێرەدا وەفاتنامەی بۆ دەرەکرێەوە کوتم، قەسامی شەرعی بۆ دەرەکرێ و ئەگەر ماڵ و مڵکەکە بە ناوی ژنەکە و پیاوەکە لی ئەبا، بەڵام پیاوەکە زیاتر ئەبات. ئەگەر پیاوەکە ماڵ و مناڵی نەبێ ژنەکە، یعنی هەر ژن و مێردێ بن بەڵام ماڵ و مناڵی نەبێ، لێرەدا نیوەی ماڵەکەی ئەبات. چی ئەوەشی ئەمێنێتەوە بۆ دایک و باوک و خزمەکانیە بێت. لە حاڵەتێکە ئەگەر دایکەکە مرد بەڵام مناڵی هەبوو ژنەکە، لێرەدا یەک لە سەر چواری ئەبات پیاوەکە، متەبەقای بۆ کوڕ و کچەکانێ بێ. کوڕ و کچەکانیشی چۆن دیاریەکرێت؟ ئەزەکر حەزل ئونتەین، واتە کوڕ دوو بەشە با و کچیش بەشێک دەبا. ئێمە سەرچاوەی هەموو یاساکانی باری کەسێتی سەرچاوەکەی لە شەریعەتی ئیسلامیەوە وەرگیراوە، هەروە بەپێی دەستوریش ئێمە ناتوانین لە نیتاقی شەرع لا بدەین، بۆ لەبەر ئەوەیە کە لە شەرعیشا وا دیاری کراوە میرات کە کوڕ دوو بەش بەرێ و کچیش بەشێک بەرێ. ئێمە هەموو یاسایە کە دەرئەچێ لە هەر کۆمەڵگەیەک لە ئەنجامی عرف و عادەت و تەقالیدی ئەو کۆمەڵگەیەوە دەرئەچێت. بەداخەوە ئێمە بە حکمی ئێمە کۆمەڵگەیەکی پیا و سالارانین، زیاتر بەو شێوازە پیا و حکم ئەکا لە ناومانە، بۆیە یاساکانیش بەو شێوازە داڕێژراوە کە مەفروزە دابڕژە. ئێمە بە حکمی کۆمەڵگەیەکی ئیسلامی بڵێت و نەڵێ ئەگەر ڕاستە ئێمە شخصمان هەیە ئیسلامی نیە، شخصمان هەیە هەر ئەدیانێکی جیاوازە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە مەسادری ئێمە لە شەریعەی ئیسلامەوەیە، لەبەری کۆمەڵگەیەکی ئیسلامین ناتوانین لە نیتاقی ئەوەلا بدەین. بەنسبەت کۆمەڵێ حاڵەتمان هەیە کە ئەسڵەن ژن میراتی نابات. بەداخەوە ئێمە زۆر یعنی هەوڵمان داوە ئەمە بگۆڕین. بۆ نمونە ئەگەر پیاوێک بمرێت ژنەکەی خاوەنی دینێکی جیاواز بێ، بۆ نمونە دینی مەسیح بێت، دینی جوولەکە بێ، هەر دینێکی کە بێ، یاخود هەر دینی نەبێ، لێرەدا ئەو ژنە بە هیچ شێوازە میرات لە پیاوەکە نابات. ئیلا لە حاڵەتێک کە ئەتوانێت میرات لە پیاوەکە بێ پێش ئەوەی کە پیاوەکە بمرێ ئیسلام ببێت، اینجا ئەتوانێت میرات بەرێ. بەداخەوە ئەمە شێوازێک لە دادپەروەری دروست ئەکات، چونکە ڕاستە ئێمە سەرچاوەکانمان لە شەریعەتی ئیسلامیەوە، بەڵام کێشەکە لەوایە کە تۆ شێوازە جیاکاری دروست ئەەکەیت کە مەفروزە ئیلە تۆ ئەبێ ئیسلام بی، اینجا ئەتوانی میرات بەری. ژن لە حاڵەتێکی ترا میرات نابێت ئەگەر بۆ نمونە بکوژی پیاوەکە بێت، ئەگەر خۆی بکوژی پیاوەکە بێت بە هەر سەبەبێک بێت، ئیتر بە قەسد بیان غێر قەسد بێت، لێرەدا ناتوانێت میرات لە ژنەکە لە پیاوەکە بەرێت. حاڵەتێکی ترمان هەیە ئەگەر پیاوەکە بە ئەنقەست ژنەکە تەلاق بدا بۆی میراتی نەکەوێت، لە ئەسنای نەخۆشییا بێت، بەڵام بێ ژنەکە میرات نەبێت، لەم حاڵەتەیە ژنەکە ئەشیبە هەر چەنە تەلاقیشی یابێ. لە حاڵەتێکی کەشە ژن هەر میرات ئەبات، پیاوەکە تەلاقی یاوە، بەڵام لە تەلاقی ڕەجعیایە، واتە لە عەددایە. عەددە چییە؟ واتە کە ژنە لە پیاوێجا ئەبێتەوانێ ماوەی 3 مانگی هەیە، 3 پاکبوونەوەی هەیە، اینجا ئەتوانێت زەواجی دووەم بکە. ئەگەر لە ماوەی ئەو 3 مانە دابێت و پیاوەکە بمرێت، ئەتوانێت میراتیشی لێبەرێ هەر چەنە تەلاقیشی یابێ. بەڵام ئەگەر تەلاقی یابێ و گەشت بێتە تەلاقی باین بینونی کوبرا، لێرەدا میراتی لێ نابات. هەندێک پیاو لە کاتی نەخۆشیە کە ئیترە زانێ بەرەو مەرگە ژنەکە تەلاقەیە، بەمەستی ئەوەی میراتی نەکرد. لەم حاڵەتەشا ژن هەر لەبەر ئەگەر ئیسپات بوو بۆ دادگا کە مەبەستی ئەم پیاوە تەنیا لەوە بۆ میراتی نەبات، لە هەروەها هۆکارەکەش هۆکاری نەخۆشی بۆ ژنەکە هیچ داوای جابوونەوەی نەکردووە، هیچ حەزیشی نەکردووە جابێتەوە، بەڵام پیاوەکە هەر تەلاقیەوە بەبێ مەبەست
لە ئەسنای مردنی خۆیان لەو کاتەشە هەر میراتە بات. چۆن دابەشنامەی شەرعیمان هەیە، دابەشنامەی یاساییمان هەیە کە ئەم دابەشنامەی یاسایی لە دادگای بەرایی دەرئەچێت تایبەتە بەو ئەرزە زراعیەکان زیاتر ئەرزە زراعیەکان شمولیەکات کە لەمایانە لە قەسامی قانونیە واتە لە دابەشنامەی یاساییە ژن و پیا و فەرقی نییە، هەردووکیان وەکو یەک ئایبن، بەڵام لە قەسامی شەرعیە نە، پیاوەکە دوو بەشە بات ژنەکە بەشێک ئەبات. زۆربەی کات دێنە دادگا لەبەرچی لەبەرەوەی کەسەکە مەفروزە بمرێڕێ، وەکو ئاماژەم پێەیە کەسێک کە مرد مەفروزە لە نای بسڕێتەوانێ لە دایرەی مردن و لە دایری منوان هەیە لەوێ نای ئەسڕێتەوە، دوای کەسڕە مەفروزە وەفاتنامەی بۆ دەرکرێت کە وەفاتنامەی بۆ دەرکرا چۆر دایرەی نفوس و وەفاتنامەکەی بۆ دەرکرا مەفروزە دوایەوە قەسام شەرعی بۆ دەرکرێت، چونکە ئێستا لە کاتێکی ئێستاە زۆربەی کێشەکانمان کێشەی مالین، زۆربەی بین بەداخەوە ئێستا ئەگەر بچیتە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی وای لێ هاتووە لە 150 کێشەکانی ناو خێزان بوو بە کێشەی پارە، کێشەی وەرەسە، بۆی مەفرۆزە ینی زۆربەی کەس ئێستا وای لێ هاتووە کە پەنا بۆ دادگا دەبا بۆ ئەوەی کە کێشەکانیان چارەسەر کێشەی میرات چارەسەر بکەن، ئەکرێ بە قەسامی شەرعی بیکەن کە وەکو ئاماژەم پێ، ئەکرێ بە قەسامی قانونی کە زیاتر مەسەلەی زراعی ئەگرێتەوە. حاڵەتمان هەیە کە یەتە ئێرە دابەشنامەی شەرعیەکە هەر ناوی ژنەکەی تیانە بە هیچ شێوازێ، ئەمەش تاوانە لە ڕووی قانونەوە. ئەگەر کەسێک خوشک و برایەک باوکیان ببرێ یاخود دایکیان بمرێ بەڵام براکە هەستە بەژنامەیەکی شەرعی دەرکا ناوی خوشکەکەی لێ دەرکا، ئەمە پێوترێت کەتم. لێرەدا ئەمە جەریمەیە، بۆیە ژنەکە ئەتوانێت سکاڵای خۆی تۆمارکە لە براکەی لەوەی کە ناوی کەتم کردو لە بەژنامەیەکی شەرعیە، ئەو کاتە ئەو کەسە تاوانبار ئەبێ لە ڕووی یاساییەوە و سزاش وەرئەگرێت. بۆیە ڕێگەی چارەی خۆی هەیە، حاڵەتەکە کێتە لە ئێمە یەکەم شت سکاڵاکە تۆمار ئەەکەین بۆی کە بێبەش بووە لە میراتی، دوای ئەوە ئینجا دادگا هەموو ڕێو شوێنی ئەگەر مڵکی هەبوو بێت فرۆشتی بێتی ئەم برایە هەموو ڕێو شوێنەکان هەڵ ئەوەشێتەوە، چونکە لەسەر ئەسنایی غەش دروست بووە، لە ئەسنای ئەوە دروستوە کە بەژنامەیەکی دروست کردو ناوی خوشکەکەی لێ دەرکردووە، ئەمەش جەریمەیە تاوان سزا ئەدرێ، لەگەڵ ئەوەشە هەموو کاروبارەکان هەڵ ئەوەشێتەوە خاتوونەکە بەشی خۆی ئەبات. زۆربەی حاڵەتمان هەیە کە براکە شەڕێتی لەگەڵ خوشکەکە ناوی خوشکەکە ناوی هەبێ ئەچێت وەفاتنامە دەرەکە، دوایی قەسام دەرەکە ناوی خوشکەکەی تێناکە، بەڵام نازانێت کە ئەوە تاوانە، دوایی کە کەسێکی ئاوایەتە لای ئێماڵێ من براکەم بێبەشی کردوم و هەموو ماڵموڵکەکەشی فرۆشتووە، ئێمە کاری بۆکەین، کارەکانمان چۆنە بە شێوەیەکی خۆبەخشانە کاری بۆکەین بەوەی کە یەکەم شت سکاڵات و مارەکەی لە براکە لەوەی کە ناوی کەتم کردووە لە قەسامەکەیە، ئەو کاتە کەسەکە بانگە کرێتە دادگا و تۆمەتبارە بێ و دوایی سزا درێ لەسەر تاوانەکەی، ئینجا دوای ئەوە ئەتوانی هەموو کاروباری کە ئەنجامی داوە هەڵبوەشێتەوە و خاتوونەکە قەسامنامەی دووەمی بۆ دەرئەکرێتەوە و کەسەکە حەقی خۆی ئەبات. ئەگەر ئەو زەویەکی نیشتەجێبوون بێ هەروەکو حاڵەتی شەرعی دابەشەکرێت، ئەگەر هاتوو نیشتەجێبوون نەبوو تیجاری بوو یان بڵێم عەفو زراعی بوو واتە کشت و کاڵی بوو، لێرە قەسامی قانونی بۆ دەرەکرێت. قەسامی قانونیات چیە؟ ژن و پیا وەک یەکە بن. حاڵەتێکی ترمان هەیە کە ژنەکە بۆ نمونە دایکەکە لەسەر مەرگە یاخود باوکەکە لەسەر مەرگە، براکە ئیستیغلالی ئەو وەزعاکە لەبەرەوەی دایکەکە لە لای منە، دایکەکە هانەیان باوکەکە هانەیات ئەڵێت خانۆکە بکە بە ناوی منەوە لەبەرەوەی خزمەت دەکەم یا شتێک لەو بابەتەی پێ ئەڵێ کە ئەمە شێوازە فێڵەکە هەڵەسێت چی هەندێکیان لە کەیسەکان بە شێوازێکن ژنەکەیان پیاوەکە ناتوانێت، ینی گەشتە حاڵەتێکیوی کە توانای ڕۆشتنیشی نەماوە دێت کاتم عەدل ئەهێنێ بۆ لای دایکەکە یا باوکەکە چی ئەکات؟ وەکالەت ئەکاتەوە خۆی ژێربەژێر ناوی عەفوەن ئەیکا بە ناوی خۆیەوە ماڵ و مڵکەکە، کاتێککە کەسەکە ئەمرێ سیرێکی ماڵ و مڵکەکە بە ناوی براکەوەیە یان بە ناوی خوشکەکەوەیە. ئەمانش جۆرە حاڵەتێکن کە دوای ئەوەی کە کەسەکە مردووە و کراوە بە ناوی ئەوە تازە مڵکی ئەوە، ئەمە هیچ ڕێکە چارەیەکی لەگەڵ ناکرێت، ئەمە شێوازە فێڵەکە.